تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان وَإِذَا رَأَيْتَهُمْ تُعْجِبُكَ أَجْسَامُهُمْ وَإِنْ يَقُولُوا تَسْمَعْ لِقَوْلِهِمْ كَأَنَّهُمْ خُشُبٌ مُّسَنَّدَةٌ يَحْسَبُونَ كُلَّ صَيْحَةٍ عَلَيْهِمْ هُمُ الْعَدُوُّ فَاحْذَرْهُمْ قَاتَلَهُمُ اللَّهُ أَنَّى يُؤْفَكُونَ کاتێک دەیان بینیت سیما و لەش و لاریان سەرسامت دەکات کاتێکیش دێنە قسە ئەوەندە دەمباز و قسەزانن ئەوە گوێ دەگریت بۆ قسەیان دەڵێی داری وشکی بە دیواردا هەڵپەسێراون ئەوەندە لە ترس و بیمدا دەژین هەر هاوار و بانجێک بکرێت هەر باسێک بێتە پێشەوە وا دەزانن دژی ئەوانە ئەوانە هەر دوژمنن کەوا بوو خۆتیان لێ بپارێزە وریایان بە خوابیان کوژێت و لە ناویان بەرێت ئاخر بۆچی وا دەکەن بەرەو کوێ لا دەدەن بۆچی باوەڕی دامەزراو ناهێن و لە ڕێبازی ڕاست لا دەدەن سوورەتی ئەلمونافیقون ئەم ئاەتە هەندێک لە خاسیەتە بنەڕەتیەکانی دووڕوەکان باز دەکات کە دەتوانین بەم جۆرەی لای خوارەوە خاڵبەندیان بکەین یەک ئەوان لە ڕووی جەستە و لە شولارەوە سەرنجڕاکێشن بۆ نمونە کەتە و چوارشانە و تێکسمڕاون و جلوبەرجیان بە جۆرێک کەشخەیە کە کار لە خەڵکی دەکات دوو لە بابەتی بەکارهێنانی زماندا ڕەوان و دارای شێوازێکی ئەدەبین لە نووسین و ئاخاوتنیاندا کەسانی چواردەوریان سەرسام دەکەن بەڵێ ئەوان کاتێک قسە دەکەن بە حەتمی وا لە بەرامبەرەکانیان دەکەن گوێیان بۆ بگرن بەڵام سەرڕای ئەم دوو سیفەتە دیارەیان دووڕوون چونکە ئەلف وەکو داهۆڵ و چۆلەکە ترسێنێک وەهان کە جلی لەبەرکرابێت قاڵبیان سەرنجڕاکێشە وەلێ ئەستەمە باز لە قەلبیان بکرێت ئەوان وەک کۆتەرەیەک ڕق و تەقن چونکە بەپێی نهێنی وەطوبع عەلا قولوبیهم مۆر لە دڵیان دراوە و هیچ شتێک دەربارەی حەق و حەقیقەت تێناگەن ڕاستتر بڵێن ناتوانن تێبگەن بە جگە لەمە وا دەزانن هەموو جوڵە و سرپەیەک لە دژی ئەوانە ژیانیان تاوێک لەم لاو تاوێک لەولا وەکو دوانەیەک بەسەر دەبەن و تەمەنیان لە هاتن و چوونەکاندا بەسەر دەبەن حاڵی ئەوان لەو بابەتانەدا کە ئیمانداران بەرامبەریان هەستیارن لەگەڵ تەرمێکی بێجیاندا جیاوازی نییە ئەوەندە هەیە لە مزگەوت و مەیدانی جەنگ و کۆڵان و شەقامەکاندا هەمیشە هەوڵ دەدەن لەگەڵ مسڵماناندا ببیندرێن لەبەر ئەم دووڕوویەیان هەتا بڵێیت ترسنۆکن چونکە هەمیشە دەترسن لەوەی ڕووی ڕاستەقینەیان ئاشکرا ببێت بۆیە وا دەزانن هەموو سرتەیەک لە دژی ئەوانە پا لەمڕۆوە دوژمنی ڕاستەقینەی مسڵمانان ئەمانن و هەر ئەمانن کە نازانرێت کەی و لەکوێ وەکو دوو پشک پێوەیان دەدەن جیم کەوایە پێویستە ئێوەش خۆتانیان لێ بپارێزن چونکە دەکرێت لە هەموو کات و دەرفەتێکدا پێوەتان بدەن تەنانەت لاشیان وایە چاکە بەرامبەر بە کۆمەڵگەکەیان دەکەن دەرەنجام خوای گەورە فەزلەکەکە دادەنێت و دەفەرمێت خوا گیانیان بچێشێت لە کاتێکدا کە ئیمان و جوانیەکانی ئیمان دەبین و لە ناو کۆمەڵی ئیمانداراندا دەژین ئەدی چۆن پشت لە حەق و حەقیقەت دەکەن کەسانی وەک ئوبەی کوڕی سەلول و موغیسی کوڕی قەیس و جەدی کوڕی قەیس کە بە نمونەی دووڕوەکانی چەرخی بەختەوەریە ژمار دەکرێن سەرنجڕاکێش و تێکسەمڕاو بوون و هاوڕێ لەگەڵ لاوازیان بەرامبەر بە ڕازاندنەوەی جلوبەرجیان و ماکیاژکردن لە حاڵەتی سروشتیەوە دوورن ئەمەش ئەو پەڕی گونجانی هەیە لەگەڵ حاڵەتی دووڕوانەی ئەوان کاتێک وەکو ئەوەی کە هەن خۆیان دەرناخەن و حەز بە فەنتازیا دەکەن و مەراقی قسەی ڕەنگاوڕەنجیان هەیە و هەریەکەیان عاشقی خۆیان و بیرکردنەوە و لۆجیک و داوەری ژیری خۆیان و هێندە خۆیان خۆش دەوێت کە دەکرێت بە نارسیست ئەژمار بکرێن و بەدیهاتوێکی وەهان
کە لە خاڵی لاواز پێکاتون ئەگەرچی ئەو شتەیش کە دەیڵێن لاف و گەزافیش بێت بابەتەکان هێندە تەماوی و ئاڵۆز و داخراو دەکەن کە زۆر جار نمونەیەکی بەرجەستەی پارانۆیە یان شیزۆفرینیا نمایان دەکەن. بەڕادەیەک ئەگەر ئێرشاد و بێدارکردنەوەی خوایی نەبێت لەوانەیەوە لە پێغەمبەران و میراتگرانی پێغەمبەرانیش بکەن کە گوێیان بۆ ڕابگرن بێگومان کاتێکیش گوێ لە شتێک دەگرن دڵ و گیانی دەدەنێ. خۆی لە خۆیدا هەموو حاڵەتێکی ئەوان شۆ و خۆ دەرخستنە. هەستان و دانیشتن و گفتار و کرداریان درۆیە بەڵام بینینی ئەم شتە ئاشکرایەش پێویستی بە بەهرەی خوایی و بەسیرەت هەیە. لەبەر ئەوەی خۆیان درۆزن و دووڕوو و فریودەرن گومان لە ئاساییترینی جوڵانەوەکانیش دەکەن و تەنانەت ئەو ڕەفتارانەش کە لە پاکترین بیر و هەستەکانەوە سەرچاوە دەگرن وا دەزانن لە دژی ئەوان و حسابی مار و دووپشکەکانی ناودڵی خۆیان بۆ کەسانی پاک و بێگەردیش دەکەن. بە گوێرەی دەستوری ئەلخائین و خائیف سینەیان هەمیشە لەگەڵ خیانەتدا بەرز دەبێت و دەنیشێتەوە و ترپەی دڵیشیان هەردەم ترسی لەگەڵدایە. دوژمنی ڕاستەقینە سەبارەت بە ئەهلی ئیمان ئەمانەن و ئیماندارانیش پێویستە بەبێ تێکدانی شێوازی خۆیانیان لێ بپارێزن. قاتلهم الله أنا يؤفكون ووقانا الله من شرهم ومن مكرهم ومن كيدهم آمين يا معين.